خۆی پەرلەمان وەکو دامەزراوەیەکی شەرعی کە لەلایەن گەرنەوە هەڵبژێردراوە پەرلەمان ئەرچی بریتێ لە دەرکردنی یاسا وەروەها چاودێریکردنی حکوومەتدا بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستاندا دەبیندرێت پەرلەمانێکی کارا و ملتەزم نییە بە پابەندیە بە ئەرکەکانی خۆی بۆچی چونکە پەرلەمان دەبێت کە نوێنەری خەڵکیش ڕاست بە شێوەی ناڕاستەخۆ لە ڕێگەی نوێنەرەکانیان و چاودێری حکوومەتەکە پەرلەمان لە ئێستادا لەم خولایەدا بە ئەرچی ڕاستەقینی خۆی هەڵناستێت گرفتەکەش لەوە سەرچاوێکی گرتووەکەوە بەڕاستی لە ڕژێمی سیاسی هەرێمی کوردستاندا تا ئێستا سیستەمی سیاسیمان دیاریکراونیە ئایا سەرۆکایەتی یاخود پەرلەمانیە لێرەدا کە دەستور نەبوو گرفت دێتە پێش بۆ پەرلەمان ناتوانێت بۆ ئەرکەی خۆی ڕاستەقینی خۆسی کە بریتێ لە چاودێریکردنی حکوومەتیش وەکو پێویست بەدەنگ داواکاریەکانی پەرلەمانەوە نایەتن کەوا پەرلەمان وەکو ڕقیبێک چاودێر بێت لەسەر کۆی ئەدای سیاسەکانی یان کارەکانی حکوومەتدا پەرلەمانیش ئەگەر بێوێت چاودێری حکوومەت بکات چ لە ڕێگەی ئیداریەوە بێت چ لە ڕێگەی سیاسی پەرلەمانیەوە بێت چ لە ڕێگەی دادوەریەوە بێتن دەبی بەم شێوازە میکانیزمەکانی خۆ بگرێتە بەر بەڵام حکوومەت لەبەر ئەوەی هەبژێردراوی حزب و حزب دەسەڵاتی لەسەر حکوومەت هەیە پەرلەمانیش بۆتە بەشێک لە سەرکۆی ململانەی نێوان هێزە سیاسەکانی کوردستان هاتنی حکوومەتیش بۆ پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەوەندەی تر پەرلەمانی خستە ژێر پرسیارەوە ئێمە وەکو خەڵک وەکو گەلی کوردستان چاوەڕێ ئەومان لە پەرلەمان دەکردکەوە بە ئەرچی ڕاستەقینێک و هەڵبستێت بتوانێت بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک و یاسایی لێپرسین لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەوە بەڵام بەداخەوە ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان بینرا حکوومەت وەکو میوانێکی ڕێزدێگیرا و تەقدیراتەوە پێشوازی لێک لە پەرلەمان لەبڕی ئەوەی حکوومەت لەبڕی ئەوەی عفۆن پەرلەمان چاودێر بێتن لەسەر حکوومەتدا حکوومەت بە پێچەوانەوە راپۆرتی کار و چاڵاکیەکانی خۆی خستە ڕوو بەبێ ئەوەی دەرفەتێکی بەپێی ئەو سیستەمە سیاسی کە ناوی ناوە دموکراسی ڕێگە بە پەرلەمانتاران بە ئازادانە هەموو کۆی پرسیارەکانی خۆیان ئاراستی حکوومەت بکەن ئەوە نەبیندرا و چاوەڕێ نەکرد لە پەرلەمانی کوردستان دیارە لە هەموو دنیادا پەرلەمان ئەو شوێنەیەکەوە چاودێری و بەدواداچوون و ڕقابەی تەواوی حکوومەت و کارەکانی دەسەڵاتی جێبەجێکردن دەکات و وەک دەسەڵاتێکی تەشریعی چاودێرە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردندا دیارە لە دنیادا لە سیستەمی دیموکراسی و پەرلەمانیدا پەرلەمان ڕۆڵ و کارامەیوش خۆی هەیە ئەندام پەرلەمانان نوێنەری ڕاستەقینەی گەل و داخوازەکانی گەل دەکەن بەڵام بەداخەوە لەم هەرێمەی خۆماندا ئەوەی کەواشکۆی نەبێ ئەوەی کەوا لە دەسەڵاتی نەبێ یان دەسەڵات تەشریعی بە تەواوی خۆی هەڵنەستێ پەرلەمانە کە دەستەمۆ کراوە لەلایەن دوو حیزبەوە ئەوەی کە دەیبینین چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکوومەت سەردانی پەرلەمانی کرد لە جیهاندا کە لە دنیادا کە سەرۆکی حکوومەت دەچێتە پەرلەمانەوە بە ترس و هەیبەتەوە بەرامبەر پەرلەمان ڕادەوەستێ دەترسێت لەوەی کەوا قسەیەک بکە یاخود گفتارێک بکە ئەندام پەرلەمانان لەی بێنە جواب و استیجابەی بکەن و متمانەی لێ بستێنەوە بەڵام بەداخەوەی بینیمان تەواو دەستەمۆ بوون بەرامبەر بە حکوومەت پەرلەمانش خۆی لە دەستدا بوو لاواز ببوو ئەندام پەرلەمانان لە زیاتی لێپرسینەوە و بەدواداچوون بۆ کارەکانی حکوومەت و گەندەڵەکانی حکوومەت بکەن بەڵام بەداخەوە دەستخۆشیان لێکرد بە باڵا و شکۆی حکوومەتیان هەردەگوت کەوەش ئیرادەی پەرلەمانی تەواو لاواز کرد بوو بەداخەکەم دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی تا ئێستا نەماتوانیوە سیستەمێکی دیموکراسی پەرلەمانیانەی سەرکەوتوو بۆ هەرێمەکەمان دابین بکەین شکۆی پەرلەماندا بجێڕینەوە بە بەرجی باڵا و یاسادا بکەین بەبەری هەرێمەکەماندا کە پەرلەمان باڵادەست بێ چاودێر بێ بارچی سەرشانی خۆی هەستێ بەداخەوە ئەو خولە تەواو وێنای پەرلەمانی ناشرین کرد پەرلەمانی لە دید و تێڕوانینی خەڵکی لاواز کردووە بێ ئەیبەت کردووە بێشکۆ کردیا خەڵکی ئێستا خەڵکی کوردستان متمانەی بە پەرلەمان نەماوە بە دەمەزگاکەوان نەما ئەوەش وای کردووە کە واشکۆی هەرێمەکەمان و تاچی هاوڵاتیانیش بێتە خوارەوە و ئیدی ناهەڵبژاردن متمانەی ببینێ نا چاودێریکردنی حکوومەت ببینێ ئیدی گەندەڵیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاستەکان دەچوە ئیدی ئەو کۆمەلگا بەرەو وێران دەچێتن ئەگەر لە ئێستاوە بیرێک لە داهاتوو نەکرێتەوە تەواوی ئەو وڵاتە و سیستەمی سیاسی لە وڵاتەدا بەرەو پەرتەوازەی و لێکترازان دەچێت.